ئێرە زینانەیە لە قوڵایی گەرمیانی لە نێوان خوورمات و کفریدا. پیکابێکی سەوز، پشتێنێکی زەرد، داستانێک بۆ مێژوو. گەنجێکی ژانگورتووی گەرمیانی فەرماندەی چەند پێشمەرگەیەکی کەم دەکات و ڕوبەڕووی 11,000 سەربازی عێراقی و دەیان دەبابە و مودەڕعە و سەدان جۆرچەکی قورس و زیاتر لە 4 هێلیکۆپتەر و 2 پیلاتۆس دەبنەوە و داستانی زینانە تۆمار دەکەن. ئیدی لێرە بەدواوە زینانە دەبێتە ناسنامەی داستانێک و یەکێک لە هەرە شەڕە سەخت و گەورەکانی ناودێ کە کوڕانی یەکێتی تۆماریان کرد. شەهید شێخ جەمال گەرمیانیش وەک فەرماندەی داستانەکە دەبێتە هێمایەک بۆ ئازایەتی و خۆڕاگری گەرمیانیەکان. هەواڵ مام جەلالیش لە پای ئەم نەبەردی و خۆڕاگریە بڕیار ئەدا شێخ جەمال گەرمیانی بکرێتە فەرماندەی تیپی 59 حەمرین. دوای شەهید بوونیشی ناو و ناوبانگی شێخەکەی گەرمیان لە داوێ و خوورمات و سەنگا و بە زیندویی دەمێنێتەوە. شوێن زینانەیە. ساڵ 1985 هێزێکی زۆری بەعس کە زیاتر لە 11,000 دەبن بە پشتیوانی دەیان تانک و زرێپۆش و هێلیکۆپتەر لە قۆڵەکانی خوورمات و نەوجول شۆرا و 4 دەوری زینانە دەگرن. شەهید شێخ جەمال گەرمیانی فەرماندەی کەرتی 5 داوێ و جێگری فەرماندەی تیپی 50 گەرمیان بە پیکابێکی سەوز و چەند پێشمەرگەیەکەوە ڕێگایەک ئەدۆزنەوە و خۆیان دەگەیەنە ناو زینانە و بڕیار ئەدەن خەڵک بەجێ نەهێڵن، شەڕی مان و نەمان بکەن و بەڕووی سوپای داگیرکەردا بچنەوە. شەید جەمال خۆی شارەزای شەڕی ناودێ بوو، یعنی پێشەوە شەڕی ناودێ کرابوو و لە چەندین موقعا شەڕی کردبوو. من بە حکمەوە بە یەکەوە بووین لە شەڕەکانە، ئاگام لە دەور و ڕۆڵ و کاریگەری شەید جەمال هەبووە و هەر بۆ یەکە هاتبووە ئێرە حکوومەت بۆ پەلاماردانی کردەکەی ئەو و بە حکمەوە هێزی پێشمەرگەمان ڕۆیشت بوو بۆ سەرەوە. زۆر کەم لێرە هێزەکان بوو بە فرسەتیان دانبوو کە ئابڵوقەی کارتەکەیان بدەن و بتوانن ینی بیانگەرن یاخو بیان کوژن. حکوومەت لە چەند قۆڵێکەوە هاتووە ئەو ئەگەنەی کە ئەوەی ئێستا ئەو بەرەوە بنازانم لەو منتیقەوە هاتبوون هەتاکو پشتی زینانە بەبەری ئەو بەرەوە لە خوارشەوە لێرەوە هاتبوون زیاتر لە چل دەبا بە چواردەوری منتیقەکەی گردەبوو و هەوڵاندا بوو بچنە ناو دێکەوە. یعنی شەید جەمال ئەوان
لە بەیانی و مقاومەیان کردبوو مقاومەتیان کردبوو شەیدیان نەبوو شەیدەکانیان ڕایکەشابوو بۆ ناو ژوورەکان و بە شێوەکی هین ئیداری شەڕەکەی دابوو شەید جەمال وەکو کەرتەکەی زۆر قارەمان بوو خۆشی قائیدێکی سەرکردەیەک قائیدێکی گەورە بوو خۆشی چاک لە شەڕەکان شارەزا بوو هەر بۆیە یعنی توانی بووی ئیداری شەڕەکە بدات تاکو عسر دێت و هێزەکانی کەی پیاگەیە و بالفعل توانی بۆ ئیدارە بدا ئەو ئیدارە زۆر هەوڵەندا بوو پەلاماری ناودێ بدەن بگەن ناودێ ڕێگەیان نەدابوو عسرێ کە لە دوورەوە ئیمدادات هاتبوو بە دوانەوە ئیتر هێزەکانی حکوومەت لەسەرەوە کشابوونەوە و کە کشابوونەوە ئیتر بڕوحی معنویەتی پێشمەرگا بەرسر بوو بۆ هەر بۆیە لە شکانیشا هاتبوونە دەرەوە دوای جێشی عراقی کەوتم ڕاستە مابوونەوە لێرە بە هێزێکی 11,000 کەسیەوە بەڵام بەڕاستی ئەوەندە گەورە بوو شەڕەکە ئەوەندە بەرچاو بوو حکوومەت عێراق خۆی تووشی شۆک بوو چۆن نەیتوانیوە بەو هەموو هێزە گەورەوە دەیەکی وەکو زنانە کە کەرتێکی پێشمەرگەیتیایە بتوان بڕۆن ناوە بیگرن هەر بۆی ئەوە بوو زیاتر لە دەشتێکی کاکی بە کاکی وەکو ئەم دەشتێک کە ئێستا ئێوای بێنن بتوانرێ هەموو هێزی حکوومەتی عێراق بە تیارە بە کۆپتەر بە دەبابە بە مدڕعە بەدەیان خەڵکی شارەزای ئەسکەری و سەربازی فەرماندەی ئەسکەری سەربازی بێن بە بۆ 11,000 سەربازەوە نەتوانن بچنە ناودێەوە ئەمە شکستێکی گەورە بوو بە حکوومەت عێراق و ڕەمزێکی گەورە بوو بۆ کورد و مقاومەتی کوردی و بە تایبەت بۆ پێشمەرگەکانی کەرتی پێنج و تی پەنجاوێکی گەرمیان هێزەکەی ئێمەش 40-50 پێشمەرگەیەکێک بوو بە هەردوو هێزەکەەوە کەرتێکی تیبی 50 سەگرمە و کەرتی پێنجی تیبی پەنجاوێکی گەرمیان بەڵام کاکشێر جەمال ئەو کاتە جێگری سەرتیب بوو ینی فەرماندەی مەیدانی شەڕەکە کاکشێر جەمالەی کردوانە ئەم شەڕە زۆربەی ماڵ و خانۆکان بەشێکی ماڵ و خانۆکان کەوتە بڵین بەر هێرش و پەلامارێکی زۆر عشوایی و ئەوانە و 8 هەلیکۆپتەر و 2 تیارەی پیلاتۆس پێمانەوتن هەنتەر بە ئاسمانی شەڕەکە و بە بەردەوامی ئەو معلوماتانەی ئێمە هەمان بۆ قائیدی فەیلق هاتبووە دووس قایدی فرقە هاتبووە دەی باشتەپا یانی لە نزیکەوە نزیکی شەڕەکەەوە بوون و شەڕەکە زۆر سەخت بووە دە 15-20 پێشمەرگەمان بیندار بوو 4 پێشمەرگەمان شەید بوو لەوانەی من بەبیر مابێ شەید حەمیدی برای شەید سەیجۆهەر و شەید عەلی حارس 2 پێشمەرگەی تر بەداخەوە ناوەکانیانم لەبیر نەماوە پێم وایە تیپی 50 سەگرمە بوون شەڕ زۆر بەردەوام بوو و دوژمن کوشتارێکی زۆری داوە بۆ ئیوارەکەشی هێزەکانی ئێمە لە هەموو ناوچەکانەوە هاتن مەسەن تیبی پەنجاوێکی گەرمیان ئەوەی کە هەی بوو هەموو هاتن کاک مەحموود سەنگاوی بەلەوە هات بڵین کاک عوسمانی حاجی مەحموود و کاک عەدنان حەمەی مینا و کاک عادر شکور و کاک سەی محەممەد بوو مام ساڵح و ئەوانەی کە فەرماندەکان بوون هەموو لە منتیقەی وارانیەکان و زینانەی سەرووە بە سەنگە سارەکەی پێڵێن بێوە هات نەخوارەوە و پرای شەڕەکە کەوتن شەڕێکی زۆر سەخت و دەستبەیەخە بۆ ئەوانە دوژمن زەرێکی مادی و ئەوانەی لە دیەکەدا خانوو نەمابوو بە پێوە هەموو خانەکان ڕووخابوو لەبەرەوەی ئەو تانکانە تانکی 72 بوون تانکێکی زۆر دقیق بوون لە پێکانی ئامانجەکانی خۆیانە هاتبوو بەشێکی دێکەشی گرتبوو بەڵام پێشمەرگە زۆر بە سەربەرزانە و زۆر بە بیر و باوەڕێکی پۆڵاوین و دیفاعکردن لە خاکی پیرۆزی کوردستان باوەڕم پێ بکە هیچ بەراوردێک ناکرێت لە نێوان هێزەکانی ئێمە و هێزەکانی دوژمنە جگە لەوەی بەراوردی عەقیدە ئەکرێ کە پێشمەرگانی ئێمە ئەو ڕۆژە بیر و باوەڕێکی پۆڵاویان هەبووە بەرگرێکی زۆر کەمیۆنە کرا لە دیەکە تەواوی پێشمەرگەکان شەکەت بوون و هیچ تەقەمەنێکمان لە بەردەستانەما شەو پاشەکشەمان کردوانە و دوژمن بۆ بەیانیەکەشی هەر ئەوەی کە من بەبیرم مابێتەوە ئیبراهیم یەکەیە خەڵکی دیەکەیە هەتاکو و ئیوارە شەڕی کردووە و بەیانیش وا خۆی گۆڕی بوو کە لەگەڵ خوشکەکانیان دەرچێ بەڵام دەرباز نەبوو بەدیل گیرا بەداخەوە بەڵام چەکی فرەدا بوو دوایی نکوڵی لەوەش کردبوو کە بەشداری شەڕی کردبێ خۆش بەختانە دوایی ئازاد بوو ینی شەڕێکی زۆر کەمیۆنەیە ئەگەر بکرایە کورد بیتوانایە ئەو شەڕە دیکۆمنت بکاوە ئەو شەڕە
فیلم بەرداری لەسەر بەکردایە ئێستا من پێم وایە گەورەترین دەستکەوتمان لە ڕووی مادیۆ لەسەر ئەو شەڕە بۆ کورتە ڕاستەوە دی چوریە پشتمانەکە هەردوو زنانەیە و پێشمانیش چوری و گوندی ساڵی لە سەرگاگان هەردوو دەکان تەخت کرد و تاڵانیان کرد و ئەو کاتە کە شەڕەکە کرادەوە و ئیزایی گەلی کوردستان خۆمان کە خوێندێ و کاتە ئەڵێ گەدەلو لە گەدەلولی گەرمانە لە دووزەوە تا زینانە لە دوو قۆڵەوە لە قۆڵی نەوجولەوە بۆ زینانە و لە قۆڵی سەرشۆراویشەوە یەک گەدەلور بووم خۆمم بینی یەک تەب و تۆز بوو ئەمەنە جێش و سیارە و دەبابە و ناقیلا ڕووکردە ئەم زیانە ینی ئەتوانم بڵێم ئەو گەدەلو لە ئەم سولەی داگی کردبوو کە دیار بوو ینی ئەم خەڵک سێت بکە دازانیەوە ئەوە دێشێکی زۆر دەبەلا هێزێکی زۆر دەبەلا سیارە و دەبابە و شاماتێکی زۆر ڕووکردە ئەم گوندا و ئەو شەڕی کە لێرە کرا بەڕاستی ئەگەر ینی باسی ئەم شەڕە قەت ناتوانانی بەتەواوی بکەین. شەڕ بەردەوام دەبێ تا دێهێزی زیاتر کۆ دەکرایەوە و تۆپ بارانیش لە ئاسمان و زەویەوە چڕتر دەکرێنەوە و زینانە بە تەواوەتی ئاگرباران دەکرێ. مەفرەزەکەی پێشمەرگەش بە سەرپەرشتی شێخ جەمال گەرمیانی تا دەها دوورەی پۆڵاینیان جۆش ئەدرا و بە ڕوحی یەکێتیەکەیان بەرگریان دەکرد و هێرشی دوژمنانیان دەشکاند. چەکی قورسی پێشمەرگە دوو بیکەیسی ئاربیچیەک بوو تەنگیان بە سوپای داگیرکەر هەڵچنی بوو. ورەی پێشمەرگە بەرامبەر 11,000 جەیش و جاش و تۆپ و تەیارە هێندە بەرز بوو. یەکێک لە پێشمەرگەکان کە شەهیدی فەرماندە و قارەمان هەمیشە لە یادووریای شێخ ڕەشید سەری بریندار دەبێت و چۆک دانادە و چەند دەیانەوێت تیماری بکەن پێی شەرم دەبێ هاوڕێکانی جێبێڵێت و بەردەوام دەبێ لە شەڕکردن. لە سەعات 11:05 شێخ جەمال بەڕەحمەدێ بانگی کرد برادەران عەجەلەکەن جێش گەیشتە چەوری. لەبان ئەم گردەی چەوریەوە جێش قەسپی ناو زنانەیە کرد. بە سیارەکەی شێخ جەمال سیارەیە سەوزی دەبەڵخەمارە بوو هاتین 16 کەس. 16 کەس چوون ناو سیارەکەەوە هاتین گەیشتنە بەردەم ماڵمان مەردان لە بەردەم کۆلوبیر هەیە لەوێەوە دوو فیشەکی دەبابەی ڕاستەخۆن پێمانەوەنا. انتشارمان کرد هەر یەکە خۆی هەڵدا لە سیارەکە پێشمەرەکان بەزگە خشێ چوونی ناو دێوە. شێخ جەمال بە دواوی شێخ جەماڵەوەین بەڕەحمەت بێ هاتین بۆ ئەم سەردێ. لەم سەردێ سقوەتەکە باس ناکرێت. شێخ جەمال بەڕەحمەتی برادەران ئەم شەڕە شەڕی مانونەمانە. ئەوە نەکەن برێن هەر کەسێ ورەی بڕۆ خێوچی و برێ کاکە گیان ئەوەی شەڕەکە توانای شەڕی هەیە با بەردەوام بێ. ئەگەر توانای شەڕی نییە وەڵڵاهی گلەی لە کەس ناکەین پێشمەرگە بێ هاوڵاتی بێ. شەڕ دامەزرێ هێرشیان کرد لە مەکتەبەکەوە. یەکەم هێرشیان کرد نزیکەوە بن لێمان شکان. جندەیەکە جاشێکیان جێڵە جێ شعبی بوو جاش بوو عسکەری بوو نازانم. جیانێڵە کلاشکۆڤکی پێ بوو شەید حەمەد وزی بەڕەحمەت بێ لەگەڵ شایەناغایە کابرایەکی تورکمان بوو پێشمەرگە بوو لەگەڵمانە
ڕۆژنەبانی چەکیان لێ کردەوە هاتن ئەلمهم شەر بەردەوام بوو هێرش کرا لەم لاوە هێرش کرا لە دەوری ئەمەی وارانیەوە هێرش کرا لە چەوریەوە هێرش کرا هاتن بۆ ئەم پشتە ئەلمهم گەیشتە سەعات 4 باس هێرشەکان زۆرن کۆپتە لێدا 4 کۆپتە لێدا دیەکە ئەکورێ ئەوەی کە کوژرا لە بابرێن لە جێشی عێراقی یا لە جاشی عێراقی لە حساب نایە یعنی قەت تەوەقعات ناکەم هیچ کەسێرە و پێشمەرگانە توانی بێ حسابیان بکە ئەوەی کە کەوت بوو باوەڕ پێ بکەن وە باوەڕ ئەلم گردە لە پاڵ ئەم گردەوە ئەوە گردێکە ئەشتەبان دیەکەیە ئەلەو گردە دوانی ئەناوە بانیەکەوە لە پاڵی شەڕێ کرد ئەوشە کوژرا یعنی گەیشتە دەستوەیەقا گەیشتە کۆڵانە کۆڵان ئیتر هەتاکو مەغریب ئەم شەڕە بەردەوام بوو ئازایی شێخ جەماڵ بەڕەحمەدێ باس ناکرێت ئەم شێخ جەماڵە لە تەمەنە گەورە نەبوو بەڵام عەقڵ و هۆشی و ماریفەتی زۆر گەورە بوو ناو خەڵکە شێخ جەمالی دایە بوو شێخ جەمالی بنار سەنگاو بوو شێخ جەمالی شارەزور و شارباژێر بوو بڕۆیانمە هەردیەیە ئەم شێخ جەماڵە ڕێزێک تایبەتی هەبوو دیاران پێشمەرگانەی ئەم سنوورە و ئەوەی لێرە پێشمەرگایەتی کرد بێ پیاوەتی و ئازایەتی و وەفای شێخ جەماڵ و خاکیبوونی ئەو پیاوە و تێکەڵبوونی لەگەڵ پێشمەرگە و زۆربەی پێشمەرگەکانی ئێمە لەسەر دەستی ئەو فەرماندەیە پەروەردە بوونە هەم چۆنێتی شەڕکردن و هەمیش ئەخلاق و پێشمەرگایەتی لەم سنوورە دیارە داستانی زنانەیەکێک لەو داستانەیە کە بە فەرماندەیی شەید شێخ جەماڵ لێرە ئەنجام درراوە دوای مفاوزات لەگەڵ حکوومەتی عێراقی و دوای گەشەکردنی هێزی پێشمەرگە لەم سنوورە و دوای چالاکی بەرفرەوانی هێزی پێشمەرگە و هەراسانکردنی بەعز لەم سنوورە بە تایبەتی چالێکیەکانی هێزی پێشمەرگە لەسەر جادەی نێوان دووزبەخە لەسەر جادەی نێوان دووز کەرکووک لەسەر جادەی نێوان دووز کفری کە زۆر لێرەوە نزیکە حکوومەتی عێراقی هەراسان کرد و حکوومەتی عێراقی بە هێزێکی زۆر زەبەلاحەوە لە 1985 دوای مفاوزات پەلاماری ئەم سنوورەیدا ئەوەی هێزەکەی ئەبینی وای تەسەورە کرد کە هێزی پێشمەرگە لێرە و ئەم سنوورانە بە تەواوی داگیرەکە لە ڕاستیە ئەو داستانە یەکێک لە داستانە هەرە دیار و هەرە بەناوبانگەکانی ئەم سنوورەیە کە لە دوای مفاوزات ئەنجام درا لێرە و لێرەوە من پێم وایە شەڕی بەرگری لە ناو دێ دەستی پێکرد و هێزی پێشمەرگە ئەو بیوێرەی لەلا چەسپا کە لەیسە بەدواوە یا لەو تاریخە بەدواوە شەڕ لە ناو دێ بکە شێخ جەمالم بینی ڕۆژی خەمسەرەکەم کردە بەر فیشێکی لە گێفانیا بوو وتە من بۆ لە گێفاتایە وتێ من بۆ خۆم دامناوە دەورم بگیری با بە زوندێتی دشمن نەمگرێ زیاد لە 10,000 جێش و جاش و قووەخاسە و ئەنواع جگە لە تەنک و تۆپ و تەیارەوانە زیاد لە 6 کۆپتەر بەشداریم شەڕیە کرد من وەکو شاید حاڵێک لە دێچەوری ئەمانەمان بینیە ئەو هێزە ئەوەنە زۆر بوو لەم پانایی دایۆگا جێگای نابووە دیارە دروستبوونی شەڕەکە لێراکە ئەو هێزانەی کەرتی سێ شەید دوریا سەرپەرشتێکن مفرزێکیان لێرە مابووە لەبەر دابشبوونی هێزەکان لە یەک دیاج کوجێ نابووە تیپی 51 و 57 دیارە هەر کۆمەڵێکیان نردووە دیەک شێخ خوریاوی کاتێک سەری بریندارە بێ بە ڕەحمەت بێ بەڕاستی ئەیانەوێ بڵێن کاک کوریاوە تۆ سەرت بریندار وەزع خراپە با بۆت بەستین قەنەعەتی نەکردووە هەتا ئەخیر شەڕەکە دەیەڵا کەس تیماری بکە یاخود هەر لە فافیان شتێک و کات لە فافش نەبووە پارچێ پەڕۆی لێ ببەستم داستانی زینانە لە مێژووی خەباتی چەکداری و شۆڕژگێڕی گەلی کورد وەک یەکێک لە سەختترین و قورسترین شەڕی ناودێ لە قەڵەم مەدرێ وەک بەشداربووانی ئەم نەبەردیە دەگێڕنەوە زینانە سەرەتای چۆکپێدانانی بەعس و سوپاداگیرکەرەکەی بوو کە لە دەشتە کاکی بە کاکیەکانی گەرمیان لەسەر دەستی کوڕانی یەکێتی شکێنران و بە خوێنی 4 شەهیدی قارەمان گەورەترین زیان لە دوژمن ئەدرێ شەی شێخ جەماڵ لەم گەرمیانە یەکێ بوو توانای ئەوەی بوو کە شەڕی زنانە بکە شەڕی ماڵوە ماڵ شەڕی لەم ڕاستی ئەم دیەیە کە توانی لە بەیانی زووە حتا درنگانێکی شەو شەی شێخ جەماڵ سەرپەرشتی ئەو شەڕەیە کرد توانیمان نێلین ڕژێم پای بێتە ناو دیەکەوە دەیان کوژرا و برینداریان لێ کەوتەوە بە خوێنی 4 پێشمەرگەی شەهیدی قارەمانی ئێمە ئەو داستانە تۆمار کرا لەگەڵ
دوو هاوڵاتیە و یەکێ لە خوشکانیش لە ناو ئەم دێە وەکو پێشمەرگەیەک خەبات و تێکۆشانیە کرد مام ساڵح سەیمراویش یەکێ بوو لەو قارەمانانە کە ئەویش بەشداری شەڕەکەی کرد شەید شێخوریایش ئەویش هەل لێرە بوو وەلو ئەوان لە کەرتی سێ تیپی 50 گەرمیان بەڵێ شەید دووریای شێخ ڕەشید ئەو شەڕە شەڕێک بووە لە گەرمیانەوە لە کوردستانە شەڕی وای ڕووی نەداوە ئەو شەڕە زۆر ناوی دەرکرد لەبەرەوە حکومت بە تۆپ و بە تیارە و بە جاش و بە فرقەیەکی هێناوە سەر ئەو دێە نەیتوانی تەنانەت دێکە بگرێ شەی شێخ جەماڵێکێ بوو پێشمەرگە و پێشمەرگە لە سەرمانە سوڕایەوە ئەوێت قوربانتان بم چاوی ئێمن ئەم ڕۆژی خەبات و تێکۆشانە ڕۆژی هەڵمەتە هەر ئەم ڕۆیە هێزی پێشمەرگە سەرکەوتوو بێمانای کوردستان سەرکەوتووە ئەو پیاوە مەوزوع بە مەوزوع بەسەر ئێمە سوڕاوەتەوە خۆشی شەڕی کردووە نمونەیەکی زیندوی ناو ئەم داستانم پێ بڵێ کە جەنابەت پێشمەرگەیەکی دێرین و بەشدار بووی لە داستانی زینانە و لەگەڵ شەی شێخ جەمالا بوون لەگەڵ هاوڵەکانتان نمونەیەکم پێ بڵێ سەباسی نمونەیەکت کرد پێشترە و دەوابە کە تۆپی ئەتەقان چەند ماڵێکی ئەبڕی چەند نمونەیەکم پێ کاگن ئێمە من بکەسیم پێوی کاک جەمال لەگەڵ منە نێژ من وەیلا و لابرم هەر لەگەڵ خۆی ئەمین بردووە بۆ ناو شەڕەکان لە هەکیوە تەقەبی ئەلی ڕۆ دامەزە لێ شەرکە اینجا دەبابێ بەرامبەر ماڵەکان بی ئەلەمیەوە دەبابەکە لێ ئەی تەقان بگولەکەی تەقان وڵحی درۆنێ سێ خانێ بری هەر کونێکی ئەمەنەیە کردو یعنی ئەمەنەوە قوت لێدا ئەمجا لە دوایەوە کاک جەماڵ ئەمەنە ئازا بوو یعنی وەسەرمانەگەڕیا یەک وەیە نقطەوە نقطە ئەویت کاگە شەرکن بە قوربانتان بم ئیمڕۆ ئەو ڕۆژەتانێ ئیمڕۆ هەچی بکەین ئیمڕۆیکەین ئیمڕۆ دەستانەوە فشک و بێ فشک ینی وهین مەتەقێن وەسەلێ مەتەقێن چەکی قورسی ئێوە بیکەیسی بوو یا چیتر بیکەسی و ئاربیشیبی چەند بیکەسیتان پێ بوو چەند بیکەسی لە ناوەمە بوو یەکێکی ئەو کڕە بوو شاوەبی ئەوەی کردی چوار دەبایی لەگەڵ کاک شێخوریا بوو ئەوانی شەڕ باشیان کرد لەم بانەوە ینی زۆر دەسێ باشیان وەشانەوانەوە ئێمە لە خوارمان لای مەکتەبەکۆ لەگەڵ شەید سڵتان و هەمە ئاخایە و ئەمان لە خواری لا دیەکە بمان لەخوا ئەو ینی ئەوان هجومیانە کرد هجومیانەکەت ئێمە ماشکان ئەمجاوە ئەماشکان ئەوانەشکان ئەگەڕیانەوە اینجا تیارەکان هاتن کاک جەماڵ سەربانێ بوو بەرز بوو ئەوە منێ کردە بان سەربانەکە ئەمی کردە بان سەربانەکە بیکەسیەکەەوە بەست و تەقلکە لە تیارەکان مەی لە تیارەکان وان سەرمانە باش ئینکە ینی مەشغولیان هەلیکۆپتەرەکان کاکە هەتا مەتارێ ئاژا و لە کوادە لە کات تیارەکان ڕەمیەکرد مەتاری ئایا هاوڕێکرە دەور بیکەسیەکە لەبەرەوەی تۆز نەکە یان تۆز نەکات دیاری بێت تەقە میش تەقەمەکە لە تیارەکان ئەمجا ڕۆی وەسەر ئەو پێشمەرگانترە ئەگەر ڕیا وەملا ئەی قوربانتان من شەڕکن یعنی کاک جەماڵ پێشمەرگەیە بوو زۆر قارەمان بوو یعنی پێشمەرگەیە بوو لە ناو پێشمەرگا زۆر دیار بوو یعنی خەڵک ئەوەنە ڕێزی لێگرت ئەمانە کوڕی باش بوو یعنی خۆمان ئەوەنە خۆشماگەر حتا یەک شتشی بوو این بوو پشتێنێکی بی پشتێنێکی زەردی بوو زۆر جوانی پشتێنەکەی هەموو پێشمەرگە گشتی پشتێنەکەی کردە زەرد خەڵک ناو دیەکان هەر منتخەی ناودای ئەوان گشتی گەنجەکانش گشتی پشتێنەکانیان کردە زەردۆکینەی کاژەمە ئەوەنە خۆشیان گەرەک بوو ینی ئەوەنە خۆشەویست بوو گشتی پشتێنەکانیان کردە پشتێنە زەرد من ئێمە هەردووکتان هەم کە حەسەن هەم کاکجەوارۆکو دوو پێشمەرگەی بەشدار بووی داستانی زینانەوە لەگەڵ فەرماندە شەی شێخ جەمال گەرمیانیا بوون چیرۆکێکێ لێرە لە کاتی شەڕەکە کە هەمی قەت لە بیرتان ناچێ هاوڕێکتان شەید بوو هاوڕێکتان برینار بوو قسەیەک چیرۆکێک چی شتێک یادەوەریە من لە هەردووکتان وەرەگرم کە بۆم باسکەن و هەمیشە لەگەڵ ئێوەیە ئەم یادەوەریە بە زیندوی ئەمێنێتەوە بەڵێ شەید حەمید برای سەیجەوەر سەیجەوەر بریندار بوو ڕیخۆڵەکانی بەدەرەوە بوو داوای لێمان کردوتی هێزی پێشمەرگە براکانم چاوەکانم هەتا ماون تو گۆڕی شەید ئارام چی جاشێکتان گەڕ ڕەمیکەن لەبەرەوە خیانەتیان لە خاکی کوردستان کردو هێرشیان کردوتە سەرمان ئەمە یەکێ لە یادەوەری شەیدەکانمانە دوو ئێمە شێخ جەماڵ یادەوەریە تری هەیە شەی شێخ جەماڵ کە کاتێ سەرپەرشتی شەڕەکەیە کرد فەرماندەیەکی زۆر بەهێز بوو هاتووتی هێزی پێشمەرگە هەر ئەوە نییە کە چەکەڵگرێ هێزی پێشمەرگە ئەوەیە کە ئەمڕۆ خەبات و تێکۆشانی خۆی بسەلمێنیە
بۆ ڕژیم کە ئێمە خەڵکانێکین هەتایە تا خوێنمان بڕێژە خەباتەکەین دژی داگیرکەران ئەم دوو یادگاری هەیە هەمیشە لەگەڵ یاژی باڵێ ژیاوی نهۆی سەش لە مەڵبەند دەوامەکەم و ئامادەم بۆ یەکێتی نیشتمانی کوردستان خوێنی خۆم بڕێژم تەمە درێژبی کاک حەسەنکەواتە تۆ لە داستانی زینانە فەرمونون چی شتێک هەیە کە هەمیشە لەگەڵ یاژیت و بیری لێ ئەەکەیتەوە و ئێستا بۆ بە بەشێک لە ژیانی تۆ بۆ بە بەشێک لە چیرۆک و لە مێژووی شۆڕشی یەکێتیدا تاکین ئەو ڕۆژێ لە ناو شەڕەکە ئەلم بەردەمەوە ئەلم بەردەمەوە کوڕێک پێشمەگە بوو ناوی علی حارز بوو لە بان دیوارێک تەقەیە کرد جاشەکان لە بانەوە بوون جاشەکان ێزگمانەوە بوون ئەنی کۆڵانێ بەینمان بووەوە یعنی ئەو لە بان بەرزێگۆ تەقیانە کرد ئەمیش لە بانەگۆ تەقێکرد ئەوەنەی دەرچووە بان پەڕۆیە سووری بەستوێ سەرێواوە پێشمەگەر علی حارز ناو بوو شەی فیشەی یەکدای ئەلمراکەیە دای ئەلمراکە بەرەوە بۆ خوارەوە شەید بوو یەکسەر چوومە سەری حەمە ئاخا و شەید سەڵتان بوونەوەوانە هەردوویان سەر شەیدن بە ڕەحمەت بن هەر وتم کاک حەما وتم وەڵای علی حارز شەید وتی کو وەڵا ڕامان کرد تێگەی نەپاڵ دیوارەکە کەوتووە خەرگە خەرکێتی وتی هەتا ئەوەی شەوەی وتی جێم مەیلن وتی جێم مەیلن ینی واعینی کرد وتی ئەمە تو چۆن جێلین وتی جێم مەیلن ینی ئەوەی سەر لە بیرم ناچی ینی وتی جێم نەیلن ینی لە گەرمەی ئەو شەڕە وتی جێمێ وتی جێم نەیلن ئەوە جێتانێشت ئێمە دوایی برمان ناو غورفەیەکەوە شتێکم هینێکمان داوە بانیان هینمان کرد گەیە دەور خۆراوە سیارێکمان بوو دەبڵ کابینە بوو سیارەکەمان هاورد ئەلە مرۆ ئەلێرۆ دەرمان کرد لە گەرمەی شەڕیشە هاوڕەکەتان لە گەرمەی جەنازەکەمان دەرکرد قەت ئەوە لە بیر ناکە هەمیشە لە ناکەمەوە ئەگەر باسی سەبەلاحی هێزەکە و باسی گەورەی هێزەکە و چۆنەتی هێرشکردنە سەر دیەکە یعنی ئەقل تەسەور ناکە بە چیرۆکیش باسی کەی کەس بڕوان ناکە بە فیلمیش فیلم بەرداری بکەی کەس بڕوان ناکە ئێمە کە شەڕ دەست پێکرد کاک جەمال سەنگەر بە سەنگەر بە پێشمەرگانە ئەگەڕا چیتان پێویستە چی ئەکەن ورەتانە بێ کاک ئیتر ینی کاک جەمال ینی قەڵایەکی ورە بوو بۆ پێشمەرگە چوار شەیدماندا شەید حەمید برای سەیجەوەر شەید علی حارز شەید ئەحمەد دووزی شەید عوسمان هەڕێنە کوڕە گۆلباخ ئەلویا شەید بوو شەیدی هاوڵاتیش مامەڕەشە ئەلویا لە دوێخانێکا شەڕێکرد من لەو دیوە بیم یەک تۆپدا لێ دوێخانەکەی ڕمانە سەریا ئیتر کە جاشەکان هاتنە ئێرە لێرە وجمیان کرد من بە شەید حەماخەم وتم کاکەوانە جاشن کاک جەماڵێەوە و بانگی کەوتی لیاندن کاکەوانە جاشن ئەو نەهێشت وەڵی تر یەک ئەرجی لێدا دا لێ نەگە دیوارەکە نەگەی ڕمانە سەرما داستانی زینانە کە بەورەی پۆڵاین و بیر و باوەڕی چەند پێشمەرگەیەکی کەم تاجی سەرکەوتنی لەسەرنا وەک یەکێک لە داستانە بێوێنەکان لە قەڵەم دراوە چونکە نابەرامبەریەکی زۆر لە شەڕەکەدا هەبوو حکوومەتی بەعز یەک فرقەی سوپاکەی بەسەرپەرشتی بارقی هەرە تاوانباری بە سزاگەێنرا و بە پشتیوانی جاش و بەکرێگیراوان هەموو پیلانێکی تانابوو تا گەرمیان کۆنتڕۆڵ بکەن و پێشمەرگەی لێ نەهێڵن بەڵام بیر و باوەڕی یەکێتیەکان مەرامەکانیانی لە چاڵنا و ئیتر داستانی زینانە بوو بە سەرەتایەکی نوێ لە شەڕی ڕوبەڕووبوونەوە و بەگژا چوونەوەی بەعەز خەڵکەتی کوشەرەکانی وەکو شەی جەمال و هاوڕەکانی کە لە پێناوی گەلەکەیانە گیانی خۆیان بەخت کرد ئەوانە سەلماندیان بۆ دژمنانی گەلەکەمان ئەم خاکی کوردستانەوە هەمیشە بەردەوام بوون لە خەباتە بۆ بەرگریکردن و لەو ڕۆژگارە سەختە کە ئەم منتیقەیەکی ئاوە بەرفراوان و ئەم لای دووس خورماتووە و ئەو لای قوینپەڵک و ئەو منتیقانیەکە نزیکە لە نەوجول و لە منتقی حکوومەتەوە و ئەم بەلاشی کفریە بۆ منتقێکی زۆر حساس بوو شەی جەمال لێرە فەرماندەی کەرتی 5 بوو ئەو کردە
ئەم منطقەیە مەسئولی بوو شەی جەمال بە حکمی ئەوەی کە ینی زۆر زەحمەتە کە تو بڵێ لە منطقێکی ئاوا تۆ هێزێک دروستکەی لە سەردەمێکە کە هەر چواردەورەکە دژمن بێ بۆیە شەی جەمال من لە سەرتا پێشمەرگایەتیەوە بە یەکەوە بووین کە هاتووە بە پێشمەرگایەتی لە ساڵی 1970 یەکەم جار هاتووە بە یەکەوە پێشمەرگە بووین و لە مەفرزەیەکا بووین و ئێمەش وەکو ئەو کاتە کەرتێک بووین لە گەرمیانە پێشەوەی کە بینەتی پەنجاوی گەرمیان ئەمە کاتە هەرێمی 5 بووین بە تەبیعەتی حاڵ شەی جەمال لە مەدانی خەباتە سەلماندی کە کەسێکە بەڕاستی ینی کەمیێنەیە ینی لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ئازایەتیوە لە ڕووی جەماوەریوە لە ڕووی عقل و معریفەتەوە ینی کۆمەڵێک سفاتی تیا بوو لە شێخ جەمالە من کەم کەسم بینیوە لە بابەتی شێخ جەمال لە مێژوی پێشمەرگایەتیە بەڕاستی لە کۆمەڵێک سفات هەیە من زۆر کەمەی بینیم لە خەڵکی ترا بوو کە شەهید بوو ئێمە لەسەرەوە بیستمان کە لە دووس خمات و هەموو جاش و بەعسیەکان و ئەوانە حەفلیان کردووە کە شەی جەمال شەید بوو چکم وای کرده بوو لە جادی دووزۆ تاک و منطقی بەرەو کفری بەرەو کەرکووک ینی ئەمین نەبوو حکومت لەو ڕێگەیەوە شێخ جەمال من بە یەکێک لە پێشمەرگە ئازاکانی کورد لە یاد و بیرەوەری خۆما هەڵم گرتووە بۆ نمونە لەو کات دوای ئەو شەڕەش هێزێک دروست کرا هێزی تەواریان پێوت لە دووس خورمات و ئەو هێزە ترس و دڵەڕاوچێکی لە لای خەڵکی ناوچەی داوێ دروست کرده بوو و هێزێک بوو جارێ شەڕی نەکرا بوو ینی قورس بوو مەسەلەن چۆن تۆ چاوەڕێی شتێکەکەی دوشمن بە شێوەیەکی ئەفسانەی وێنایی کردو و باسکراوە لە ڕووی پرۆپاگەندەوە تۆ چۆن ئەم ئەفسانەیەتی ئەشکێنی من بەبیرم دێ و هێزە هات لە دەوری هەیەرە سوور و تاڵاو لەوێ کاک جەمال بۆسەیەکی دانا 5-6 کەسی لێ کوشتن و چەک و تەقەمەنی لەو هێزە گرت ینی کاک شێخ جەمال نەک ئەمە هەم لە قۆناغی پارتیزانی کاک شێخ جەمال و هەم بگرێتەوە بۆ خانەوادەکەی شەید شێخ جەمال کە کاک شێخ جەمال کوڕی شێخ بەهادینەوە برازای کاک شێخ عەبدولعەزیزە کە جاشە خۆفرۆشەکانی ئەو سەردەمە و ئیستیخباراتی کەرکووک پلانی دانا ئەو دوو کەڵە پیاوەیان شەید کرد و کاکە جەمالی فەرماندە لەو بۆسەیشان لە نێوانی کچان و سەنگاودانراوە بۆ تۆڵەکردنەوەی ئەوانە پێم وایە لەویش بریندار بوو کاکە شێخ جەمال و کاک شێخ جەمال هەر لە ناو شۆڕش و بەرگری و ڕەتکردنەوەی ئەو زوڵم و زۆرەی بەعس بۆ سەر میلەتەکەماندا قاڵ بۆ دروست بووە من ڕاستە کاک شێخ جەمال دەرچووی ئەکادیمەیەکی سەربازی مۆدێرنی وەکو ئەو زەمانانەی رووسیا و ئەمریکا ئەوانە نەبووە بەڵام باوەڕم پێ بکرد لە شەڕە وە لە پلانە وە لە کشانەوە وە لە چوونە سەر دوژمنە هیچی لەو فەرماندە ئەکادیمیانە هیچ کەمتر نەبووە کە زۆربەی خەڵکی ناوچەی داوێ ئەوانەشە لە خۆشی شێخ جەمال و بە ناوی شێخ جەمالەوە هاتن نەبوو لە پێشمەرگە و من پێم وایە خەڵک خۆزگەی ئەخواز بگاتە شێخ جەمال و وێنەیەک لەگەڵ شێخ جەمال بگرێ ئەوانە شەڕێک نییە لە شەڕەکانی گەرمیانە جێپەنجەی شێخ جەمالی داربەڕووی پێوە نەبێت خۆشەویستی خەڵک بۆ لەم سنوورە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵی تەواوی لەگەڵ خەڵکی سنوورەکە بوو هەم فەرماندەیەک بووە کە بەڕاستی حکوومەتی عێراقی و کاتە سەر جادەی دووس کەرکووکە و کاتە کاک جەمال لەم سنوورا بوو جێیشی عێراقی نێتوانێت بە ئاسانی لەو سنوورە تێپەڕێ بەشە و بە تایبەت لەبەرەوەی چەند ساڵێکێکیان لەو سنوورا کردبووە و ئێمەش کە بینیمان ئەو نەبەردیانەکە لەم سنوورە گەرمیانە کاکی بە کاکی گەرمیانە لەم سنوورا ئەو پیاوانە بە چەکێکی سووک بە چەکێکی خەفیف توانیان بەرەنگاری دەیان دەبابە و کۆپتەر و تەیارە و پیلاتۆز ئەو بنەوە ئێمەش بینیمان کە ئەمانە چەندێک ئازان چەندی خۆنەویستن بۆ کورد و ئێمە وەکو تەلەبەیەک چۆن لە مامۆستاکەی فێرە بێت ئێمەش سەیری ئەو مامۆستایانەمان کرد و چەکی پێشمەرگایەتیمان لەشان کرد و ناڵێم شوێنی ئەوانە گرینەوە بەڵام ڕزکەکەی ئەوان بەرنادەین هەتا ئاخر خەتەی خوێنمان لە نەبەردیەکانی داستانی زینانە دانیشتوانی گوندەکە وەک هێزی پێشمەرگە ڕۆڵی گرنگیان بینی و مەردانە هاوکاری هێزی پێشمەرگە بوون بەشێکیان بەدابینکردنی خواردن و بەشێکی دیکەش دژی سوپای داگیرکەر شەڕ دەکەن و خەڵکی زینانەش
دوو شەید ئەبەخشن هاوکات ژنانیش ڕۆڵی بەرچاویان دەبێ لە نمونەی خات و نەجیبە هاوسەری دەروێش سەفەر چەک دەکاتە شانی و خۆی دەبەستێت و بەشداری شەڕ دەکا. شەڕی ئەم دیەیە ڕاستە لەسەر دەستی پێشمەرگە و بە هیمەتی شەید شێخ جەماڵ کراوە، بەڵام هاوکاری و معنەوی خەڵک زۆر گەورە بوو لەو سەردەمگا، هەم لە ڕووی خواردنەوە، هەم لە ڕووی هاوکاریکردنەوە، هەم لە ڕووی ورەوە. ئەم دیە بۆ خۆتانە بینین زینانە نزیکەی 50 بۆ 60 ماڵە بوو. ئەم 50-60 ماڵە هەمووی ئاوەدان بوو، خەڵکی تیا بوو، هاوکاری پێشمەرگەیان نەکرد، نانی پێشمەرگەیانەدا لەو شەڕانەیە دەیان خەڵکە بووە بە ئافرەتیش نەک زەلام کونێ ئاوی داهاتە بندەسی ڕفانێتی بۆ پێشمەرگە بۆ ئەوی فریای کەوێ بۆی تینی نەوێ. ئەتربین شەڕەکە تاوزێ بیمانە ئاوایی پێشمەرگە منیش چەکم دا لە خۆم و تاخم و ڕوومانە و لێل براکەمە شەید شێخ جەماڵ فەرماندەیەوە بوو، ینی پێشمەرگەیە زۆر بوو و ئینە زۆر جوندیە زۆر هاتە خوارە و ئەو دەوریە گرت پشتیوە دەبابا و ناوە گیریاوی ئەمە نێزک مەکتەبەکە بیمان ئەو شەڕە کریە. ئێمە وەکو هێزی پێشگیری لەم دیال بە حکم ئەوەی چەندێکی ئێمە خۆمانیەکێتی بوون و حکومەوەی کەس و کار و قسمایەکێتین دوو ئەوەنێ خۆشەویستی شێخ جەماڵ نەیە لە ئێمە جێی بێلین حتا تا سعات لە سعات 11 بەیانی شەڕ دەستی پێ کرد لە سعات 8:30 و شەو ئێمە ئیسحاب ماکرد ئەو حتاەوە بان و ئەوە ئەمە ینی ئەوکو خەڵکی دێکە بەژن و پیاوە پشتان لە پێشمەرگە نەکرد و لەگەڵ هێزی پێشمەرگە بوو لە ناو زینانە دێ دەرنەچوو بە پشتی خوا و دووەم شێخ جەماڵ و شێخ جەماڵ پشتمان پێی قایم بوو ئەمازانی جێمان نایە خەڵکی زۆر لەو کارێزا بوو ملیان دەرەکرد عنی تاکید بوون جێ نامێنن بزان چوونە ژێر ئەرز و ترسیان لەوە نەوەی جێ بمێنن منێ ڕاکردیان ناکرد دو ئاساکە ئێمە پێشمەرگەکانمان زۆر زۆر دەوری قارەمانیان بینی شێخ جەماڵ حتا قاچاقچەکانی فشەکی ناودی شێخ جەماڵ خۆی تا دابەشیان نیە کرد. ئێوە وەکو خەڵکی دەی زینانە چەند شەیددانا لەگەڵ هێزی پێشمەرگە؟ دوو شەیدماندا هەیکێکی شەید مامە ڕەشیدا بێژێر خانەگەی سەو خانەگەی ئەوتا لێوە ماوە شوێنەکەی بێژێر حتا بەگەر ڕۆخانەکەی ترمان ناوی جەمیل وەلەغێدان ئەوش ئەو ماڵەکەیان لێ جگەلەوەی وەکو پیا و هاوکاری هێزی پێشمەرگە بوون لە ناو داستانی زینانە ژنەکانیش هاوکاری پێشمەرگە ژنەکانیش هاوکاری بوون. شێخ جەماڵ پیاوێک بووە لەم سنوورەیە لەم سەرداویە بۆ ئەو سەرداویە بچواتە هەر دەیەک وەکو ماڵ خۆی حەسابی بۆ ئەکریا خەڵک زۆر ڕێزی لێ ئەگرت زۆر پیاوێکی قارەمان بوو لە کاتێکە بەهاتیادا سنوورداوی خەڵک وای ئەزانی بڵێم سنووری لێ حکومەتدا پۆڵاڕێژ کراوە دیوارکرا ئەوەنە پشتی پێقایم بوو. شێخ جەماڵ دوو کوڕی من لەگەڵیابی شێخ جەماڵ پیاوە ئازابی پیاوە جەریبی پیاوە سامگرانبی ئەو شێخ جەماڵە ڕوو بکردایە لەو دێی بەلەگە ئێمە لە دێی بەلەگە بیمان ئیتر ئەو ئاواییەوە ئەگەر فرقەیە جێش وە داباوە باتە ئەو ئاوایە ئارام بی ئەمی ترسیان نەوی ئەو زەلامە لە ئاوایە بی گەر سیارەکە بەهاتە سیارە سەوز ژن و پیا و منار گشتی ئاوایوەسیانەوە ئەرە وەڵا شێخ جەماڵ هات ئیتر شێخ جەماڵ بەهاتە عالەم ترسینەوەمە ناوداربی پیاوە ناوداربی ئێمە ئەمان ناسی وەڵ خۆمان نابی ئەزانین چۆن بی ئاتە تۆ دوو کوڕت پێشمەرگە بوون و لەگەڵ شەید شێخ جەماڵیش هەردیان وەل شێخ جەماڵ لێر شەید ئەوەی لە شێخ جەماڵ بیستوێت و دیوێتم شێخ جەماڵ کەسێکی بەغیرەت بوو کەسێکی هەم ئەسکەری و هەم کۆمەڵایەتی بوو هەموو کەسێ لێ ڕازی بۆ پیاوە بڕوا بەخوا بکە و پیاوە بڕایەتە یعنی پیاوی وا بووە گێسێکی سەر بریە وتێری شێخ جەماڵ جەنابنی شۆ میوان بی پێش پێشمەگەی بە لە خۆی ناردە خۆی نەڕێتەوە و ماڵەوە وا هاتن پاکسازیە منتیقە بکەن کمپەرک و قەڵا و هەموو دیەکانیان پشکنی ئیتر هاتن ئەو هاتن گەیشتنە کوێ گەیشتنە چەوری لەو کاتەیە وتم هێزی داگیرکەر گەیشتە چەوری کاک جەماڵ وەستا پێمیم لە دەوری ئادەی برایان دانن خوتەی جەنک تا ڕووی دنیایان لێ بکەین شەوە زەنک لە کاتژمێری سەلەبەیانی
شەڕی ماڵەوە ماڵ هەم پارتیزانی تەقەدا مەزرا لە هەردوو لاوە ئەدگوت بەجارێ مەحشەر هەڵساوە شێخ جەمال لە هەر کوێ وایە وەکو تێر بوو بڵێم ئەگەر زەلامێ بوو شێخ جەمال وەکو چۆن جارانیان و لە هەر کوێ بتایە یەک تووکێڵ کزیێنە شێخ جەمال حەدر شێخ جەمال لە ناو دڵ هەموو خەڵکی ئەم منتقە هەموو یەکێکیە لە ناو دڵی عالەما جێ خۆی کرد بوو زەلامێکی لێ هات بوو زەلامێکی قارەمان بوو زەلامێکی تێخۆشەر بوو زەلامێکی سادە بوو شێخ جەمال ئەوی ڕۆژێ تەنها ئەم خانووە قوڕانە و هاوڵاتیانی کوردستان پشتوپەنای شۆڕش و پێشمەرگەکانی شۆڕشی نوێ بوون کە بوون بە قەڵاب بۆ سەرکەوتنی خەباتەکەیان ئەگەر زینانە بە نمونە وەربگرین هەر کاتێک لێرە باسی ئەم داستانە دەکرێت ئەوا شەهی شێخ جەمال گەرمیانی و هاوڕێکانیان هەمیشە وەک تونبولێک باز دەکرێن کە بوونە هێما بۆ بە زیندوو هێشتنەوە و جۆشدانەوەی گیانی ورەی پۆڵاین لە پێدەشتەکانی گەرمیاندا.